سڵاو ئێمە ئەپدەیتین ئەپدەیت پرۆژەیەکی چاکە لە جسلدۆف چاک ناوەندی کولتوریە بۆ کاتە بەتاڵەکان هەڵدەسێ بە ڕێخستنی چالاکی چۆرە و چۆر بۆ نمونە کۆنسەرتی موزیقی خوێندنەوە گفتوگۆی سیاسی ئاهەنگار و چالاکی و کارێک کە بەشداری تێدا بکەین پرۆژەی ئەپدەیت چالاکی زۆری هەیە کە تۆش بتوانانی لەگەڵ گەنجەکانی تر تەمەن 16 هەتا 27 ساڵان تێدا بەشدار بیت بۆ نمونە موزیقای ڕەپ بکەیت لەسەر کۆمپیوتەر موزیک بەرهەمبێنیت گروپ دروست بکەین یانیش سەمە بکەین لەلایەن هونەرمەندی شارەزای ژن و پیاوەوە هاوکاریت دەکرێت یەکێک لەوانە ناوی بزی بیست ئەو سەرپەریش وەرکشۆپی موزیقای ڕەپ دەکات یەکێکی تریش ناوی جەیجەی هەروەها ئەویش وەرکشۆپی ڕەپ دەکات یەکێکی تریش ناوی تارێک ئەو بیت و موزیقا بەرهەمدێنێت یەکێکی تریش ناوی فێدرا هاوکاری فێربوونی سەمەت دەکات پێکەوە گروپێکی دادەمەزرێنین تێکسی گۆرانی دروست دەکەین و یانیش خۆمان فێری سەماکەین شانەوەکە گەورە لە ساک هەیە کە ئەویش هەری تۆیە و دەتوانیت سوودی لێ ببینی ئەگەر دەخوازی دەتوانین لەگەڵ ئەوانی تر تا لەسەر شانۆی بن و کارێک نمەشەی بکەن ئەگەر خۆشت بیرەکەت هەبێ کە هەست بکەیت لە سەگ بیکەیت بە هاتنت خۆشحاڵ دەبین گروپەکەت ئەپدەیت